شهید نامرن شهید نامرن شهید نامرن شهید نامرن ملیتانێک لە قوڵایی مێژووەوە بە وزە و جۆش و مراڵێکی ئاگرینەوە گولەی ئازادی تەقاند و داینەمەی دیموکراتیزەبوونی خۆرهەڵاتی ناوەڕاست و جیهانی پێشکەشی مرۆڤایەتی کرد. قەڵەمبازی پازدەی تەباخ ئەو تێکۆشانە شکۆدارەی 36 ساڵ لەمەوبەر ڕێگی ئازادی بە پێشەنگایەتی فەرماندەی گیانفیدا و قارەمانی کوردستان هەڤاڵ مەعسووم کۆرکماز ناسرا و بە ئاگەی داکوتی و تا ئێستاش لە هەڵکشاندایە. ئەو هەڵمەتەی بەسەر هەڵدانی بوو بە ناسنامەیەکی ئازاد بۆ کوردستان و خۆرهەڵاتی ناوینی نێو جیهان. هەڵمەتێکی سیاسی، ئایدۆلۆژی، ڕێکخستنی، کولتوری، ئەخلاقی و ئەسکەری لەسەر بنەمای خۆدابڕاندن لە کۆلایەتی و دەسەڵاتدارەتی داگیرکەر و بژاردنەوەی ئیرادەی ڕابوون و بنیادنانی کۆمەڵگایەک هاوشێوەی سەرهەڵدانی تەفگەری ئاپۆچی مەزن و شۆڕشگێرانە ڕێبازی نوێی تێکۆشانی خوڵقاند. قەڵەمبازی پازەی تەباخ گورزوەشاندن بوو لەو زیهنەتە فاشیستە داگیرکەرە کە بوونی خۆی لە جینۆسایدکردنی گەلی کووردا دەبینیەوە. حکومێکی ئەسکەرتاری کە بە بەهانتایی خاکی کوردستان هەموو شێوازەکانی پاکتاوکردن و لە ناوبردنی تاکی کوردی لە منداڵی ساوای نێوبێشکەوە تاپیری بە ساڵات چوو کرد بۆ ئامانجی خۆی و ئێستاش لەژێر ناونیشانی میساقی میلی لە زاخۆ و دوهۆک تا شارباژێر و سلێمانی و قەندیل و حەفتەنین بە هاوکاری ناتۆ و دەوڵەتە هەژمنخواز و هێزەکان و هەندێک هێزی کورد دەیەوێت حکمی فاشیستی خۆی هەمیشەی بکە. بەڵام میلیتانانی ڕێگای ئازادی و گەلی وڵات پارێزی کوردستان بە ڕوحی بەرخۆدانی پازەی تەباخ گورزی کوشندە لە سپای بەزیوی تورکیا دەدەن و ئەو خەونەی ئەردۆغان و وەردەگێڕنە کابوسی لە ناوچوونی. ئەو ڕوحە شۆڕژگەریە 36 ساڵ لەمەوبەر بە پێشەنگایەتی هەڤاڵی فەرماندە شەهید ئەگیر گولەی ئازادی لە باکووری کوردستان تەقاند. لە ئەمڕۆدا بەم گولەیە گریلا قارەمان و گیانفیداکانی حەفتانی لە باشووری کوردستان مێژووی ئازادی پێدەنووسنەوە و شەروانانی ئازادی بە خوێنی خۆیان خاکی بەشبەشکراوی کوردستان لەیەکتر دەدرونەوە. ئەوەی ئەم قەڵەبازەی کردە ژیانەوەی کوردستان هەڵمەت بردن بۆ بنیادنانی ژیان و ئازاد و دیموکراتیکە. هەر بۆیەش ئەرکە لەسەر تاک بەتاکی مرۆڤی کورد لە هەستیاری ئەم پێواژوەیە دابن و ئەو مەشغەڵەی 36 ساڵە دەدرەوشێتەوە بە ڕوحیەتی شەهید هەڵمەد و شەهید ئاتاکە ماهیر بەگەشێنرێتەوە و بۆ ئیرادە تۆکمەیەوە هەموو بستێکی خاکی کوردستان لە دەستی سڵکن و نەگریسی داگیرکەران و خۆفرۆشان بپارێزین. لە کۆتاییدا بە دروشمی ئەگەر ژیانێکە بێ با بۆ ئازادی بێ و ئەگەر مردینێکیش هەبێ با هەر بۆ ئازادی بێ لە قەندیلی سەربەرزەوە سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەهیدانی ڕێگای ئازادی کوردستان دادەنێن و لە کەسایەتی فەرماندە ئەگید هەموو شەهیدانی کوردستان بێبیر دێنینەوە و پازدەی تەباخ لە ڕێبەری مرۆڤایەتی ڕێبەر ئاپۆ و هەموو شەهیدانی ڕێگای ئازادی و بنەماڵی سەربەرزی شەهیدان و تێکۆشەرانی ڕێگای ئازادی پیرۆز دەکەین و سۆز و پەیمانی خۆمان بۆ بنیادنانی کۆمەڵگایەکی ئازاد و دیموکراتیک و ئەکۆلۆژیک دووپات دەکەینەوە. بژی قەڵەمبازی پازدەی تەباخ، بژی ڕێبەر ئاپۆ، شەهید نامرن. نامرن شهید نامرن شهید نامرن بیجی سرا آبو بیجی سرا آبو بیجی سرا آبو. She